نزیکەی 10 ساڵە حکوومەت یاریمی کوردستان پرۆژە یاسای بودجەی نەناردۆتە پەرلەمان. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت هیچ بابەتێک ڕێگر نییە لە بەردەم حکوومەت تا پرۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمان، بەڵام حکوومەت بە مەبەست پرۆژەکە نانێرێت. بەدەستی ئەم قەست بودجە نانێرێتە پەرلەمانی کوردستان. طبعاً ڕوونیشە ئامانجەکە چێکە ناینێرێت، چونکە سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان کەس نازانێ، خوا نەبێ و خۆیان نەبێ کەس نازانێت سەرچاوەکەی کوێیە، لە چەندە، لەکوێ دێت. وەزارەتی دارایی مانگانە چەندی بدەنێ دەبێ بڵێ لە خوا بە زیادبی موچە پێدا بەش بکات. ئەگەر بودجە بێتە پەرلەمان، بەرچاوی پەرلەمانتاران ڕوو نەبێ لە سەرچاوەکانی داهات، بودجەی تەشغیلی چەندە و سەرچاوەکانی بودجێ پەرەپێدان چەندە و چۆن دابەشەکرێ بە یەکسانی بەسەر شار و شارچکەن. ئەو ناعەدالەتی ئێستا ئەکرێ، ئەو زوڵمەی ئێستا ئەکرێ بە گەمار و خستنە سەر چەند شارێکی کوردستان و جیاکاریکردن لە پرۆژەی خزمەتگوزاری تەمان لەو کاتی بوار نامێنێتەوە بۆ ئەم جیاکاریە. بڕیاردەری لیژنەی کاروباری یاسایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت پرۆژە یاسای بودجە بابەتێکی یاساییە، دەبێت حکوومەت هەموو ساڵێک پرۆژەکە بنێرێتە پەرلەمان، بەڵام بۆ 10 ساڵ دەچێت حکوومەت پرۆژەی نییە. بەپی قانون دەبێت حکوومەت بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان و ئەوە بابەتێکە کە ئەتوانم بڵێم بەشی زۆری گرفتەکان چارەسەرەکات هێنانی پرۆژە یاسای بودجە، بەڵام بەداخەوە دەبینن کە ماوەیەکی زۆرەوە چەند ساڵێکە کە پرۆژە یاسای بودجە نەهاتوێتە پەرلەمانی کوردستان، ئەمە خۆی لە خۆیدا خەلەلە و دەبێ و خەلەلە چارەسەرکرێ. باوتەی ئەندامانی پەرلەمان یاسای بودجە گرنگجێکی زۆری هەیە، چونکە ئەم نایاسایی و ناشەرعیەی هەڵسوکەوت و مامەڵەکردنی حکوومەت بە داهات و خەرجەکانی کۆتایی پێدەێنێت و هاوسەنجیش لە ڕووی خزمەتگوزاریەوە بۆ شارەکان بێ جیاوازی دەهێنێتە دی. هەڵگورد ئەحمەد کورساد نیوس هەولێر.